ئەف یاسایەکی گەلێک گرنگ بوو تایبەت زێدەکردنا برگەیەکی لەسەر vê yasayê تایبەت بوو جینۆسایدا ئێزدیان ئەوێژ لایەک خراوە تیرۆریستên داعش li sala 2014 بسەری خەلکێ مەدەهاتین. زێدەکردنا vê برگەیê هەموو ئەو هەندابوویên destê داعش و هەتانهۆ ئەڤە 7 ساڵ سەرە دەرباز بوون هەندابووی پیاسا دێنا تۆمارکردن و هەر جینۆسایدەکێ یان کۆمەڵکوژیەکی ئەنفالێکی 4 ساڵ سەرە دەرباز بن پیاسا دێبتە وندا بوو. ji ber hindê hetanî jî nêzîkî 3000 ji kes û karên me li xelkê Şingarê winda bûyine destê tîroristên Daeş dana bo xizmetkirina kes û karên van winda bûwa da ku asankarî muameleyê wan pirêve biçin fermangehên Herêma Kurdistanê me ev yasaya hemwar kir û ev birgeh li ser hate zêdekirin.